ئێرە پارکێکە کە تەنها چەند سەد مەترێک لە فەرمانگەی کۆچ و کۆچبەرانی بروکسلی پایتەختی بەلجیکا دوورە. بەهۆی مانەوەی ژمارەیەکی زۆری پەنابەر لێرە، ئیدی پارکەکە سیمای خۆی لەدەستداوە و وەک کەمپێک خۆی دەنوێنێ. ئەو پەنابەرانەی لێرەن بەشێکی زۆریان بروکسل وەک ترانزیت دەبینن و دەیانەوێت لێرەوە بگەنە وڵاتانی دیکەی ئەوروپا. ئەو خۆبەخشانەی یارمەتی پێشکەش بە پەنابەران دەکەن، گلەیی لە حکوومەتی بەلجیکا دەکەن کە وەک پێویست یارمەتی ئەو پەنابەرانە ناکات. ئێستا ژمارەی پەنابەرەکانی ئەم پارکە گەشتونەتە زیاتر لە 1000 کەس. بەداخەوە هێشتا حکوومەتی بەلجیکی جوڵەیەکی جددی نەکردووە بۆ مەسەلەکە، بۆیە نازانین تاکەی ئەم پەنابەرانە دەبێت لێرە بمێننەوە، بەڵام هیوادارین بە زووترین کات بخێنە کەمپەکانەوە. هێشتا حکوومەت هیچی نەکردووە، بۆیە ڕەنگە مانگەیە یان زیاتریش لێرە بمێننەوە. ئێمە دەمانەوێت کاروباری ئاوارەکان بەڕێوەبەرین و پێداویستیان بۆ دابین بکەین لە ڕووی هاوکاریە خۆبەخشەکان، خواردنگە و پاکردنەوەی شوێنەکە. بەڕاستی بارودۆخی خەڵکەکە زۆر خراپە. لەناو ئەو پارکە خێمەی چەندین ڕێکراو و کۆمەڵەی تەندروستی و خێرخوازی خۆبەخش دەبینی کە یارمەتی جۆرا و جۆر پێشکەش بە پەنابەران دەکەن، ئەوە جگەر لە هاوکاریەکانی خەڵکی ئاسایی و چین و توێژەکانی ئەو وڵاتە. من ڕۆژانە دوای نیوەڕۆ بۆ ماوەی 4 کاتژێر دێم بۆ ئێرە بۆ ئەوەی خۆبەخشانە یارمەتی تەندروستی پێشکەشی ئەو پەنابەرانە بکەین. بە شێوەیەکی گشتی باری تەندروستی پەنابەران باشە، بەڵام زۆربەیان لە ڕێگا تووشی ماندووبوونی ئێسک بوونە و هەروەها هێشتا شۆک و ترس و سترێسی ڕێگاکە بەری نەداون. ئەوەش باری دەرونی ئەوانی زۆر خراپ کردووە. وا دەردەکەوێت ئەوانە لە ڕێگا تووشی دەردەسەری و نەهامەتی زۆر بوونەتەوە، تا ماوەیەکی درێژ کاریگەری نەرینی بەسەر دەرونیانەوە دەمێنێت. ئەو هاونیشتیمانیە کوردانەی کە سەڵانێکە لێرەن و ئێستا خاوەن ڕەگەزنامەی ئەو وڵاتانن و هەرچۆنێک بێت ژیانێکی باشتریان لە پەنابەرەکانی ئێستا هەیە، ئەوانیش لێرە دەبینرێن و هاتوون بەپێی توانە هاوکاری پێشکەش بەو پەنابەرە کوردانە بکەن کە لەو پارکە دەمێننەوە. من وەک کابرایەکی کوور هاتوومە مەسەن عایلەیە کوور ئەتوانم شەوێک یان دوو شەو بیبم بۆ ماڵەکەی خۆمان، ئیسراحەتیش خۆش بکەن، دوای ئەمە بیانگەڕێنەوە هەرەوەندە ئەتوانم لەتوانم. ئەو گەنجە کوردانەش کە بەهۆی بچووکی خانووەکانیان ناتوانن هیچ کەسێک بباتەوە بۆ ماڵەوە تا هیچ نەبێت شەوێک پشوو بدات، بە شێوەی دیکە و بە هاوکاری هاوڕێ ئەوروپیەکانیان یارمەتی بۆ پەنابەران کۆ دەکەنەوە. همین تشت واسطه فیسبوکی دیال حوالات خو و دیال جماعت مدرسه ام دیال جو دیال که تو خوین بجنه هر کسی که دی پیچی منو خو که پینچورنا که دهن که دیال که پترن کیم ترن اما میکوم تینا سری کم چنا مارکت تشتات کرین و ام باتینین بار بتره خانو و خارنن و جلکن و باطانی و تشت واسانه و تشت و لازم بجیبید ام همیان نویسین دف خدا ام دیال گروپ خود تا خوین بجنه و تشتا لازم افسر لازمه تبیان بۆ بینین ڕۆژە پۆشتێرە ئینشاڵڵا دێنین. هەندێکی دیکەش لە گەنجە خۆبەخشەکانی ئەو وڵاتە کە توانای مادیان نییە و ناتوانن پێداویستی پەنابەران دابین بکەن، بە میوزیک و گۆرانی کەشوهەوایەکی دیکە بۆ پەنابەران دەخڵقێنن. ڕێکخرا و کۆمەڵەکان و تەنانەت خەڵکی ئەوروپیش ئەوانەی کە هاوکاری پێشکەش بە پەنابەرانی کەمپەکان دەکەن دەیانەوێت بەم هەنگاوەیان دوو ئامانج بپێکن. یەکەمیان بە ئەرکێکی سەرشانی هەمرۆیی خۆیان هەڵبسن و دووەمیشیان ئەرکی سەرشانی حکوومەتەکانیان سوک بکەن. ئەو کوردانەشی کە ساڵانێکە لێرەن و ئێستا خاوەن ڕەگەزنامەی ئەو وڵاتانن دەڵێن ئەوان لە کاتی هاتنیان ئەستەمی و ناڕەحەتیەکانی ڕێگای قاچاق و ژیانی کەمپیان بینیوە، بۆیە ئێستا زۆر بەباشی لە هەستی ئەو خەڵکانە تێدەگەن کە لە کەمپەکاندا دەژین، بۆیە تا لە دەستیان دێ یارمەتیان پێشکەش دەکەن. هەژار ئەرگۆشی ڕوودا و بروکسل.